محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێنە خۆشەویست بەخێبێنەوە ڤیدیۆیەکی تر لە سناوڕانەر و لەگەڵ توێتە تاکۆم یان تاکۆمە نازانم، ئەلموهیم هێناومانەوە ئەم جارە هێناومانە بۆ تاوەرکردنەوە و یارمەتیدانی سیارەکان و دەرهێنانیان لە قوڕ و بەفر لە ماپێکی بەفری تازە کە هێشتا خۆشم نەچوومەتە ناوی. لە پارتی پێشووی چونکە چاڵنج وشتمان جێبەجێکرد و تاوەروی زۆرمان کردەوە، ئەمیشمان بۆ کرایەوە بە پێی ئەستێرە و جێبەجێکردنی چاڵنجەکان ماپی زیاتر بۆ کرێتەوە لەگەڵە تاکۆم وازان وایە تاکۆم توێتە تاکۆم لە شێوەی هایلۆکسە. جان لایک و سەبسکرایب لە بیر مەکەن و با بڕێم بە ماپەکەی تر لێرەوە ڕۆین. با پڕاپسمی لەوزین. ئاها چیە مامە شوێنی جەنگیە. ماپەکە وەزان ڕووسیایە هاوەتە ئەمور ڕووسیان ئەو شتی ترم بۆ نازانم چینوسە. شوێنەکان دوێرانە بوون کەشوهۆی بەفروای دەگەدووە. جا بە پڕۆین. ئەمە تەنکەرێک جارێ بۆم بکرێتەوە کراوەتەوە خۆی یەکسەر هەنێ لە شتەکانەوێ ئەوە بچیت بێشەوە بۆ لای ئەنجاڵێ بۆ کراوە. ئەوەش ناوەکە ئەمە لە شوێنی تریشا بەکارمێناوە، بەڵام هەر حەزم لێ بوو تاوەریشی پێ بکەمەوە. سەرێکی ماپەکە بکەم. چییە؟ ئەوچین ئەم تاوەرەی ناوەڕاست. بەس هەڵ ناگەڕێتەوە هەڵ نەگەڕێتەوە ئیتر خەینە. پێوەدا وەڵعکس لەجا تاگانیشی دیشە خزینە، دیشە خزن لە سەهاڵ و شت. تۆزێ پشتی بە ئاوەشکی ئەو قڕی زۆر یعنی کە هەڵی واسێت یەکسەر هەڵی واسێ بەرز نییە زۆر. قورسیشە بێ لەکوێ بڕۆم. جارێ هەڕێکە ڕێن هەڵی واسێتەوە کێتان لە قەرچە قەرچی سەهاڵە. لێرەوە بۆێڕێن تەوەرەوەی ناگاتەوە سەر لەوانێ ڕێ نەبێ من چاڵەنجە. ئەمە چییە؟ تەواوە بێ ئەم شتانی بوێنی جار ڕێگەکە بۆکات بەیاڵا بڕۆم ئازین ئەڕوات. لە چاپ قورسەکەی زۆر باشە بوو. ماشەڵا بە قووەتە. سەیری ئەوشتم کرد تۆزێ شێوانی هیچ نییە.
هذا بچینەوە ئێرە ئەواتوان بڕن دارانە ئەشکێنێت دەبڕۆ دەی هێشتا ماوانە چیم بەفرە زۆرە لێرە دەبڕۆ قوربانە غێرەتت هەبێ تا ڕۆشتین چاڵنجە دایکی نەڵە چێمە هی کاتەکانەوەی کاڵە بڕ بۆ شوێنانە لێرە و شەڕێکی چوونە خوارەوەیە یان لەو جادەوە بڕۆم دەیڵا لێرەوە باتڵ جێگەکەمان ناڕەحاتێ دە من ناکرێ هەربەوەی جادەیە بڕۆم وەڵام خەریکە بەشیمانە بوو کەەوە ئاوە پێیدی پشتم شکە بەرا بەردەم بۆ نەبینی پایین نەتەقێ برایانە ڕۆ زۆر خراپە سیارەکەت زۆر قورسە زۆر یەکسەر داچێت دەبڕۆ دەی بڕۆ ئەوە گیان بۆ بەردانەیە ئەڕوات لەکوێ دەرەچێتە خۆشەویست گەشتینێرە هاتمە ماپێکی تر چونکە چەنە ئینکاریم لەگەڵا کردو چەنم هەوڵ لەگەڵا لەویا چەقی و دەرنەچوو جا لێرە چەند شتێکمان ماوە بیکەین ئەم تاوەرە زۆر جێگەی سەختە زام لێمە نزیکە هەوڵێم ئەم تاوەرە بکەمەوە ئەنجارە ئەچیم ئەم تاوەرەی تریش ئەمە لە ماپێکی ترە باجا بچین بزایکی تا چەنە ئەتوانیم بڕێنە سەرەوە چونکە جێگەکەی زۆر سەختە پێم ما بێ بە سیارێکی تر چووم هەڵگەڕاوە نەچووی نەگەشت جا بە بزایکی ئەمە ئەڕوات بۆ هەرە زۆر زەخمە بەس بۆ قوڕ و هەنێشت ئەمە کووە جاتەکەی جادۆشتی نیەوێ خواوەیەکی لی بڕێ تا ئێسش باشیێت دەبڕە دەی لەسەرە و شاخە بەرزێ تا خارەتێکیش ناڕەحات هەڕێک بڕۆم مێرێ و تا
لعبة ما بتشقيت نزمة ها جي قارنا قدي على جي عكس لاقي العرضة دبرك عيبة بفرق انا روت بفرق زور زورة ها خريقة طاقة داوش توزي الرايك يا شباب الروا مازانين دكشو الراين راوي برد زام ديرو أروات كدومة سريعة زام دوري تايس زور تعقيب نكرو تاني زور دوري هبي بولانس مريان نوشت الله يباش الروات كاتو سريع زور شاقة أبي باتوماتيكي كار توزيك بريتها توزي اللنظر لقرين جايي بقيت شاكبو سريع تريو باش الروات نانا خريكا جيم فانم آوا أروات هاي هاوار ايه عشان بشمو خوارو الشيرة ملا صوت بقامة هاري قدريش شي من بكري زوري شتي انا بچونك دوربري زور قرابم بس امان زور نارح هذا حتى هو بنا قروش شلباوة بوها مسارة وكلقنات مسارة لقرة داعتي أبي كم بسارة در لم پردو بیم پرده چاکم کردووە ئەم جارە ئیتر ئەمەی هەر قوڕە ها لێرەوە ئەبێ بجیلم ئاوە دیسان و ئاوی لێرەشو ئاوا بڕێتەوە و ئەم جارە هێشتا چەنە دوورە ئیتر لەوانەیە لەوێ بگەڕێم کە ئەوم بۆ کرایەوە ماپێکی ترم بۆ ئەکرێتەوە جابە
لێرە کۆتایی بە ڤیدۆکە بێنین هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێت و چێشتان لێبینێت و سوودیشتان لێبینی لەگەڵیا لایک و سابسکرایب لە بیر مەکەون ناوی سیارە دڵخوازەکانتان بنووسن کە حەستان لێ ئەگە بە پێی ئەوەی کە لە مۆدەکان هەبێت ئیشەڵڵا دابەزێنم و بۆ ڤیدۆی داهاتوو دایانیم تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تری سنەوڕەنەریش خواتان لەگەڵ لە خۆشیە